کاک فواد بەدەنگی بەرز و ورەی پۆڵایین بەرەو پیری بەهاری ژن ژیان ئازادی ڕێدەکات. لە سەقز پیر و گەنج تێکەڵ بە یەک بوون و حەمەحسەین ئاسا موژدەی هەڵمژینی ئازادی دەدات. لە بانەی خاڵە کەریم گروپ ڕوویان کردووەتە بابۆس و پێشوازی لە سوارە و مۆتەسەم و مەسعودەکان دەکەن. لە سنە بە بەرزکردنەوەی وێنەی کاکستێق کۆڵان و شەقامەکان یادی یار دەکات. لە بۆکان و لە تەنشت حەوزە گەورە هاوڕێ کۆنەکانی دوکتر جەعفەر چاوەڕێ ئاڵا سوورەکەی دەکەن. مەهاباتی سوور هەڵگەڕاو بە حەماسەوە بانگی ئیبراهیمەکەی دەکات. لە دیواندەرە نەغەدە شنۆ کامیاران بیجار و قوروە کرماشان ورمێ و لە هەموو شار و گوندەکانی کوردستان درشنی ئەی ئەو کەسەی کە خۆت ئەڵێت شنەی سەربەرزی ئەم خاکەی، ئەی ئەو وشەی لە ناخەوە ڕقی ئەم تۆڵە سامناکەی، کێ ئەتوانێ وەک کۆمەڵە چرای ژینگە داگرسێنێت؟ کێ دەتوانێ وەک کۆمەڵە دوژمن بە چۆک دابێنێ؟ میوانان و بەشداربوانی خۆشەویست، سڵاو ئەم کاتتان باش. لەلایەن هەموو هاوڕێیانی کۆمەڵەوە پڕبەدڵ بەخێرهاتنتان دەکەین و سپاستان دەکەین بۆ بەشداریتان لە ڕێوڕەسمی ڕۆژی کۆمەڵەدا. ئەمساڵ ڕێزدەگرین لە 44مین ساڵڕۆژی خەباتی ئاشکرای کۆمەڵە. پێش پێشکەشکردنی ڕیزی بەرنامەکان پێویستە لێرەدا ئەو پەڕی داغ و پەژارەی خۆمان دەربڕین بە بۆنەی دوادانی بۆمەلەرزەی کە لە هەردوو بەشی باکوور و ڕۆژاوای کوردستان ڕوویدا و تێدا دەیان هەزار ئینسانی بێتاوان بوونە قوربانی. ئەمە ڕووداوێکی بەڕواڵەت سروشتی بوو، بەڵام دەوڵەتانی داگیرکەری تورکیە و سووریا لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بەشێکی زۆر لە پوڵ و پارەی ئەو دوو وڵاتەیان کردە خەرجی شەڕێکی ماڵوێرانکەر، بەڵام خەڵکی ئەو دوو وڵاتە لە خراپترین هەلومەرجی ژیاندا و بەسەر دەبەن و ئۆباڵی ئەم کارساتە تەنیا لە ئەستۆی هەرتک وڵاتی شەڕەنگیزی تورکیە و سووریەدایە. ئازیزان، ڕیزی بەرنامەکانی ڕێزگرتن لە ڕۆژی کۆمەڵە بەم جۆرەیەکە پێشکەشتان دەکرێت. سەرەتای مەراسمەکمان بە سرودی ئەنتەرناسیۆناڵ، سرودی هاوپشتی جیهانی چینی کرێکار دەست پێ دەکات. لە درێژەدا بۆ ڕێزگرتن لە یادی ئازیز و خۆشەویستی کاک حەمەحسەینی کەریمی لە دامەزرێنەری کۆمەڵە و بۆ ڕێزگرتن لە یادی هەموو ئەو ئینسانانەی کە گیانیان لە پێناو مرۆڤایەتیدا بەخت کرد، دەقیقەیەک بێدەنگی ڕادەگرین. بێدەنگیەکەمان لە بڵاوکردنەوەی سرودێک دەشکێنین و لە درێژەدا هاوڕێ بێهروزی ناسری ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە وتاری ڕێوڕەسمی ڕۆژی کۆمەڵەتان پێشکەش دەکات. پاشان هاوڕێ کەریمی ئەحمەدی پەخشان شەعرێک بۆ ڕۆژی کۆمەڵە دەخوێنێتەوە. لەنێو بەرنامەکەیشماندا ناوە
بانگەواز و سرودی شۆڕژگێرانتان پێشکەش دەکرێت. هاوکات لە نێو بەرنامەکەدا ئەو پەیام و پیرۆزباییانە دەخوێنینەوە کە دەگەن بە دەستی بەڕێوەبەرانی بەرنامەکە. ئازیزان، لە ماوەی 5 مانگی ڕابردوودا کە بەسەر ئاخێزی جەماوەری لە شارەکانی ئێران و کوردستان تێدەپەڕێت، بە سەدان کەس بە تەقەی ڕاستۆخۆی هێزە جینایەتکارەکانی جمهوری ئیسلامی گیانیان بەخت کرد. هاوکات ژمارەیەکی لەوە زیاتر بریندار و کەمەندان بوون. هەروەها ژمارەیەکی بەرچاو لە ژنان و پیاوان لە بێدادگاکانی کۆماری ئیسلامیدا حکمی مەرگیان بەسەردا سەپێنرا. ئێمە وەک هەمیشە خۆمان لە خەمی لەدەستانی ئەو ئازیزانەدا لە پاڵدەستی بنەماڵەکانیان دەزانین و هەر بۆیە لە بەڕێوەبردنی بەشی دووهەمی مەراسمی ئەمڕۆ خۆمان دەپارێزین. یادی هەموو ئەو ئازیزانە ڕێز لێ دەگرین. هیوادارین بەرنەمانی ڕژیمی جنایەتکاری ئیسلامی زەماوەندی سەرکەوتنی یەکجاری بگرین. بەشی هونەری ئەو ڕێوڕەسمە بە بەشداری هونەرمەندان نیزام، شەهرام معروفی، مەریوان، ئەیوب ماراو، کاوە و حەمید ڕەسوولی بە ڕێوەدەچێت. ئێستاش هاوکارم ڕیزی بەرنامەکانتان بە زمانی فارسی پێشکەشتان دەکات. مهمانان گرامی، نمایندگان احزاب و سازمانها، دوستان و هواداران کومله، پیشاپیش از طرف خود و برگزار کنندگان مراسم 26 بهمن روز کومله به شما عزیزان خیر مقدم میگویم. این روز را به خانواده های جانباختگان کومله، پیشمرگان، اعضا و هواداران و دوستان کومله که از نقاط دور و نزدیک جهت هرچه باشکوه‌تر این مراسم را در اینجا حضور یافته‌اند تبریک عرض می‌نماییم. مهمانان و رفقای گرامی، فهرست برنامه‌های این مراسم به ترتیب از این قرار میباشد: سرود انترناسیونال، سرود همبستگی جهانی طبقه کارگر، آغازگر برنامه‌های ما خواهد بود. سپس برای ادای احترام به رفیق جانباخته محمد حسین کریمی و همه جانباختگان راه آزادی و سوسیالیسم 1 دقیقه سکوت خواهیم کرد. سکوت خود را قرائت سرودی خواهیم شکست. بخش بعدی برنامه پیام کمیته مرکزی کومله به مناسبت 44مین سال فعالیت علنی کومله از طرف رفیق بهروز ناصری به سمع حاضرین میرسد. سپس رفیق کریم احمدی به مناسبت روز کومله قطع شعری را تقدیم حضورتان خواهد کرد. عزیزان، در طول 5 ماه گذشته که از خیزش انقلابی ایران و کردستان می‌گذرد، صدها نفر با شلیک مستقیم جنایتکاران جمهوری اسلامی جان خود را از دست داده‌اند. همزمان تعداد زیادی زخمی و اعدام شده‌اند. ما مثل همیشه خود را در غم عزیزان خود را شریک خانواده‌های این عزیزان می‌دانیم. به همین دلیل در این مراسم بخش دوم را به شعرها و سرودهای انقلابی با اجرای هنرمندان عزیز حمید رسولی، نظام ملازاده، مریوان، ایوب ماراو و شهرام معروفی کاوه می باشد اختصاص داده ایم. در امتداد برنامه پیام‌ها و تبریک احزاب و شخصیت‌های سیاسی که دریافت داشته ایم قرائت خواهد شد. به آرزوی شبی خوش برای همگی شما عزیزان.
ئێستایش 1 دقیقە سکوت ڕادەگرین بۆ یادی عزیزی ئەو کەسانە کە گیانی خۆیان لە پێناو ڕێگای ئازادی و سوسیالیزمدا بەخت کردووە. بەرزوو بەڕێز بێ یادی ئەو ئازیزانە کە گیانی خۆیان لە پێناوی ئازادی و سوسیالیزمدا بەخت کرد. بێت و وتارەکەی پێشکەش بکە. تکایە کابێنووسی. هاوڕێیان میوانانی بەڕێز دۆستانی خۆشەویست زۆر بەخێرێن بۆ مەراسمی ڕۆژی کۆمەڵە. لە پێشدا لازمەکە سلااوهایەکی مختلف بنێرین بۆ
تەواوی بنەماڵی ئەو هاوڕێیانەی کە لە توولی 43 ساڵ ڕابردوودا لە سەنگەرەکانی هەم مبارزەی پێشمەرگانەوە هەم لە زیندانەکاندا گیانی خۆیان بەخەت کردووە. تەواوی ئەو کەسانەی کە عەلەیهی زوڵم و زۆر لە مبارزەدا گیانیان بەخەت کردووە و بنەماڵەکانیان سلاویان بۆ بنێرین، سلااو بنێرین بۆ هەموو سپاس بۆ هەموو ئەو کەسانەی کە لە زیندانەکاندا بە مەقاومەتی خۆیان جمهوری ئیسلامیان بە تۆری واقعی بە لەرزە دەرهێناوە و سڵاو بنێرین بۆ تەواوی خەباتکارانی کە هەر ئێستا لە جەرگەی مبارزە و شۆڕشی ژینادا خەریکی کار و مبارزە. لە سەرەتاوە پێویستە کە خزمەتی ئێوە عەرز بکەم کە با تەوەجۆ بەوەی کە هاوڕێی مجلیس بەرنامە باسی کرد، ئێمە لە توولی هەفتەی ڕابردوودا شاهدی بوومە لەرزەیەکی زۆر قورس بووین لە تورکیە و لە سووریا کە دەیان 1000 نەفەر زیاتر لە 25,000 نەفەر تا ئێستاوەی کە معلومە جانی خۆیان لەدەست داوە و دەیان 1000 نەفەری دیکەش بریندارن و زۆر کەسی دیکەش ئێستا هەر لەژێر ئاوارەکاندان. خەسارەتێکی زۆر گەورە کەوتوتە سەر بنەماڵەی خەڵکی زەحمەتکێش هەم لە تورکیە و لە هەم کوردستانی سووریە و ئێمە سەرخۆشی دەکەین لە بنەماڵەی هەموو ئەو کەسانە کە لەو بوومە لەرزەیەدا گیانی خۆیان لەدەست داوە و پێمان وایە کە ئەوە حەقی خەڵکی زەحمەتکێشی ئەو وڵاتانەیە کە یەخەی دەوڵەتی وڵاتانە بگرن بە مناسبەتی سیاسەتهایەکی زۆر سوودپەرستانەی مەسکەنسازی کە زۆر شتیان دەنەزەر نەگرتووە. ئێمە سەرخۆشی دەکەین لە هەموو ئەو خەڵکی زەحمەتکێشەوە هیوادارین کە برینداران و مەفقودینی ئەو بوومە لەرزەیە گەورەیە هەرچی زووتر سلامەتی خۆیان پەیداکەن و لەو خەسارە گەورەیە بێن دەرێ. بەرەزە ئێمە لە دنیایکی زۆر متحولدا زیندەجێ دەکەین. متحول هەم لە سەطحی کشوەریدا و هەم لە سەطحی بینەلملەلیدا. ئەوڕۆ 11 فێوریە مصادفە لەگەڵ 22 بەهمەن 22 بەهمەنی 1401 تقریبا 44 ساڵ لەوە پێش ئینقلابێکی دووەمین ئینقلابی گەورەی قەرنی 20 لە ئێران ئیتفاق کەوت. ئەوە یەکێک لەو خاڵە مهمانەیە، خاڵێکی زۆر مهم کە منجەری بە تەحولێکی عەزیمی ئیجتیماعی بووە، شۆڕشی ژینایە کە لە 5 مانگی لەوە پێشەوە دەستی پێکردووە و یەکێک لە خاڵەکانی دیکەی کە دەمەوێت مختصر لەسەری قسە بکەم لەسەر خودی مناسبەتی کۆمەڵەوە ئەو مناسبەتەیە. 44 ساڵ لەوە پێش خەڵکی زەحمەتکێشی ئێران عەلەیهی ئیستبدادی سەڵتەنەتی شۆڕشیان کرد. دوای چەندین ماه شۆڕش و هەزینەیەکی فراوان بالاخره ڕژیمی سەڵتەنەت سەرنگون بوو. ئینقلابی 57 ئینقلابێکی دەزەمانی خۆیدا لە قەرنی 20دا ئینقلابێکی پێشرە و ئازادی خوازانە ئەگە بمانەوێت شناسایی بکەین وە زدی ئیستبداد بوو، ئیستبدادێک کە ڕژیمی سەڵتەنەت بە وجودی هێناوە. ئەو ئینقلابێکی قابل دیفاعە و على رغمی ئەوەی کە بە سەرنجامی خۆی نەگەیشتووە لە پرۆسەی خۆیدا شکستی هێنا، بەڵام شکستی ئینقلابی 57 هیچ ئیستدلالێک بەدەستەوە نادا بۆەوەی کە ئێمە لە خودی ئینقلابەکە دیفاع بکەین. ئینقلابێکی زدی ئیستبدادی. ڕژیمی شاه و شخصی شاه بە هیچ وەجه تابعی قوانینی سەڵتەنەتی مەشروطە نەبوو و تەواوی قدرەتی ئیجرایی کشوەری لە دەستی شخصی خۆی متمرکز کرده بوو. ڕژیمی شاه ڕژیمێک بوو کە بە تەوری کولی ئازادیهای سیاسی و ئازادیهای دموکراتیکی ئیجتیماعی، چه ئازادیهای ئینفرادی و چه ئازادیهای ئیجتیماعی بە تەوری کولی هیچ جایگایەکیان نەبوو. پس نەتیجەی ئەوە خەفەقانێکی سیاسی بوو کە سەراسەری ئێرانی داگرت بوو. ڕژیمی شاه ڕژیمێک بوو کە بە شدت وابەستە بە دەوڵەتهای خارجی بوو
ومخصوصا لو نيودا وابستجي مستقيمي بأمريكا رژیمی شار رژیمێک بوو کە امتیازاتێکی زۆر فراوانی دا بە ڕوحانیونی کە بە دوای ڕوحانی رژیمی شا قدرەتی سیاسی وڵاتیان بەدەستەوە گرت لە دەورەی شادا خۆیان کۆکردبەوە خۆیان سازماندا بوو و بە وجود هاتبوون و بە مانایەکی دیکە لە نظر تاریخیەوە تاریخ دەڵێ کە شا کۆمەکی زۆری کرد بە قەوامگرتن و بە قدرەت گەیشتنی خودی ڕوحانیون لە زمانی خۆیان کە بتوانن دوایی تشکیلات سازکەن ووقتك انقلابي 57 رويدا او انا بتشكيلات وواردي ارسبن ولا سر هم كومكي غرب وهم استفاده لتوهمي خلق توهمي مذهبي كبويان او ان شورشي 57 بس كرشش بويا لهر بوالك وك اما بويفتين اما دفاع ذاك الانقلابي الزدي استبدادي لايران رويدا و انقلابشي آزادي خوازانه و ديمقراطيك و زدي استبدادي بو بلام بدليل او انقلابا لبتني شري ساردا اتفاق كود ورقابتي بين الشوروي سابق وامريكا لاوجي خوي دابو وامريكا قبل تحمل نبو كولاتي شبكو ايران بو موقعيه استراتيجيكي كهيتي انقلابشي بيجرو بموري تشابوا لبدا سقامجير ببي وبتواني موري خوي نفقا لإيران بل كل منطقة دابت فهذا النتيجة نقشيش كستي وانقلابه هد لسرتاوى للعن غربه دار اشرابه وأول شخصي مورد نظري خويا كخميني بوبي ديتيانوا ويشغل خسائلي كخميني هيبو وكإعلامي شانكردو وك تهريش بشدة زدي كومونيست زدي جن وزدي هرنو آزادي هاي ديمقراطيك بو أو اشتبو كغرب خوستيوا كبتوانيا انقلابي بيشكس بدا ومتاسفانش قبول موافق له رابطه ده هاتنا سركار خمينيان كومكيان كل برسانه هاي غربي بوسيله رسانه هاي غربي كوم خميني ورده مطرح كردرا بدواي اوجده بتشكيلاتي كهايان بو لسطح ايران دا خوان مطرح كرد وقدرتي السياسيه بدواي 51 بدواي چند دو سال ورده بتواوي تثبيت كرد وبهمان اندازه رژیم جمهوری اسلامی خوی تثبیت کرد به همان اندازه دستاوردهایشی که لانقلابی 57 به دست هاتبو و آزادیهایشی دموکراتیک اوانه بره ببره ستاندیانو بدوای اویدا که اوان سقام جیبون خلق خمعی احزاب سیاسی و تواوی فعالین و آزادیهای السیاسی و حقوق بطوری کلی لسطح ایران دا دستی پی کرد و اوان بداخل و موفق هل سرتاوە جمهوری اسلامی فرمانی هێرش بە کوردستانی صادر کرد لەژێر لەوای جەهات ساڵی 58 و هەل سرتاوە دەمەقابل خەڵکی کوردستاندا ئەوان ڕاوەستە جمهوری اسلامی وەکو وارسی رژیمی سەلتەنەتی هەمان سیاست و عملکردێکی کردە پێش کە رژیمی شا عەلەیهی خەڵکەکان بووە و جمهوری اسلامیش بۆ سەرکوبی ئەو خەڵکە زەحمەتکێشە هل سرتاوە واردی مەیدان بووە لە هیچ شتێک درێغی نەکرد بۆیە ئەگەر بمانهەوێ یادی ئینقلابی 57 بکەینەوە ئێمە لە خودی ئینقلابەکە دیفاع دەکەین و ئینقلابێکی پێشرە و ضد ئیستبدادی دموکراتیک بوو بەڵام ئەوەی کە توازنی قوا و شرایطی کە ئێران لە زمانی خۆیدا تێدا قەراری گرت بوو باعث بەوە بوو کە ئەو ئینقلابە بە شکست بچێشترێ بەداخەوە وقتی که جمهوری اسلامی هات سرکار جمهوری اسلامی لطول حیاتی خوددا اولین کاری که کردی سرکوب بود سرکوبی فعالین کرکاری سرکوبی احزابی چپ احزابی سیاسی به طور کلی حال استابا هر گرایشی سیاسی که احزاب بویان بید اوان دستیان کرد به سرکوب و قلع و خام کردن که لکردستان لترکمان صحرا لباقی شوێنەکانی دیکە ئەو سەرکوبە زۆر زۆمخت و زۆر ئاشکرا بوو ئێمە لە تووری ساڵەکانی دەهەی 60دا لە سەرکوبی ئەوایلی 60 و ئیعدامی بە کۆمەڵی زیندانیانی سیاسی لە ساڵی 67 هێدیەوە ئەوانە تاریخێکی زۆر ئاشنا لە سەطحی بینالمللیدا کە جمهوری ئیسلامی بۆ ئەوە کە سەقامگیری خۆی تثبيت بكا وإدامة بدا لهيج أبزارك بغير أبزاري سركوبي خشن دريغي نكرد
أو أبزار السركوبة عليه ملل مختلف لإيران وعليه تواوي فعالين السياسي وقرايشات السياسي كلا شوارشوي جمهوري إسلامي دا قراريان ندكرت هو صدق ذكر وحملوه يرشي خوان بوا إدامهم جمهوري إسلامي بغيرس سركوبي وحشيانة للحاز اقتصادي واجتماعي شو أويك بأرمغاني هنا بو خلق فقر فلاكت بو فقر فلاكت جراني تورم تاو حديك شرائط الزندگي عادي بو خلق زحمت كشي غير قابل للتحمل كردبو جابويا لهر بوارك وجمهوري إسلامي نقبتك بو بسر أو خلق زحمت كشي إيران دا بهر مليت وزمان وجنسيتك لإيران دا وجوديها وضعية السركوب وتحميل الفقر وبحقوقي باعث بيشك لو أصل مهمانيك باعث بو كلتولي تلوسي صالي رابردودا إما هميشة شاهدي اعتصابات مبارزات وشورشاي مختلف لسطح إيران دابوي أو شورشانا شورشايك برحقش بو على رغم أويك زور جار سركوب كردراون وزور جار نيمبند بعض خواستهايكش حتى جيشتو بلام إدامي أو شورشانا إدامي اعتراضات كارشي واي كردبو كبتوري كلي تنفر وانزجار لنيو كومالاني خلق زحمت كش سراسري إيران دا بقرتوا وهو فقط بكردستان محدود نمينته لإدامي أو وضعية فقر فلاكة خشونة سركوب قرية دايكا إما لإدامي خود لبينزمانجي رابطو دا دقا شورش الجينا مواجهة بي كسيشي زوان بو سردان يا بو حد دارك بير سريشي تهران دا و لباسك كبو خوي بي خوش بو كمثلا لبدي كردو حجابك زور إسلامي نبو ويخيدك لن ودواي دو چند صحاتا جنازي دبن بو بمارستان ودواي دو روجان رسما جنازي مردوي تحويل خانوات دنو او نشانيك لا او نشانه لا اوجي وحشي قريه دبيت الزرقيك بويك شورش اجتماعي لكردستان او دسبيب اما اوي دبيت كلار كينو كشورش جينا لكردستان او دسبيب كرد بدليل لك معناه كي سياسي زور مهمه هي مخصوصا يستاك بحثي الترناتيف هاي السياسي هي او شورش لكردستان دسبيب كرد او مرجي جينا بو بزرقيك كباعث بو شورش بو خارج كردستان وسراسري ايراني قرتوا شورش جینا شورشێکی پێشڕەوە شورشێکی ئازادی خوازانەیە بە خواستویستهایەکی دموکراتیکەوە شورشێکە کە عەلەیهی ئیستبدادە زۆر بە ئاشکرا عەلەیهی ئیستبدادە ئەو شورشێکە لە کوردستان دەستی پێکرد خۆشبەختانە نەفەقەت گەیشتە شارەکانی دیکە و مەناتیقی غەیری کوردستان لە شمال و جنوب و غەرب و کشوەری ئێران بەڵکو مەرزی ئێرانیشی تەنیەوە و سطحی بین المللی دابو با شعارش زور ناصراوی سطح بین المللی و سمپاتی و حمایت و پشتیبانیش زور وسیعی لسطحی بین المللی ده حتی بدست خوی ودهنا شورش جینا چند تایبەت مندی مهمی هەیە کە یەکێک لەوانە تایبەتمەندی هەم بەستەجێ بینی خەڵکانی مختلف ئێمە دەزانین کە ئێران وڵاتێکی چەند میلیەتیە هەمیشە هەم ڕژیمی سەڵتەنەت و هەم ڕژیمی جمهوری ئیسلامی هیچ وەخت باسی میلەتهای مختلفی ساکنی ئێرانیان نەکردو بەڵکو هەمیشە بەحسی قەومیان کردووە بۆیە بەحسی قەومیان کردو وەکو و دەڵێن کە وە میلەتی ئێرانە بەحسی ملەلی مختلف ناکەن بۆی کە هەمیشە ئەبزاری سەرکوبیان لەدەستدا بێ ئەوە لە شرایطێکدایە کە ئێمە میلەتی کوردمان هەیە میلەتی عەرەبمان هەیە میلەتی تورکمانمان هەیە وملل مختلف لنقاط مختلفة إيران ده جيان دكان يشكل تایبەت مثبتەکانی قیامی ژینا یا شۆڕشی ژینا هەمبەستگی و هاوپشتی بوو بینی ئەو خەڵکە مختلفانە لە شمال تا جنوب و لە شەرق تا غەرب ئەوە دەستکەوتێکی زۆر زۆر مهمە کە ئێمە احتیاجمان هەیە هەموومان بیپارێزین. دەستکەوتێکی دیکەی شۆڕشی ژینا ئەوە بوو کە
کە بە هەمان ئەندازە کە خەڵکی ئێران ساڵی 57 عليه استبداد شۆڕشیان کرد ئەو کردش عليه استبداد يعني عليه استبداد وديكتاتوريات يشي لخصلتانية أو دمكانة عليه استبداد سلطنتي بو استا عليه استبداد إسلامي بس مبارزة عليه استبداد ومبارزة بو بدا سيناني آزادي وحقوق ديمقراطيك يشي لو خالا بهزانية كدكري اتصالك وصل كبيني شورشي استا وشورشي صالح 57 یەکێک لە تایبەتی مهمەکانی دیکەی شۆڕشی ژینا ئەوەیە نەخشی ژنان و جوانان لەو شۆڕشت ژنان نەخشێکی ڕەهبەری کونەندەیان هەر لە سەرەتاوە ئیفا کرد و بەو شعاری ژنجیان ئازادیش توانی کە ئەو نەخشە بنوێنێ لە عەرسەی مبارزەیەکی ئەمەلیدا عليه استبدادێکی کە 43 ساڵە جەهەنەمێکی واقعی بۆ تەواوی خەڵکانی ئێران ساز کردووە. خصلتي مهمة ديكي شورش الجينا عليهم مذهبون أو جنان وزوانانيك متأثر ومتولد وقوربوي دنياي دواي شورشي 57 وشايدش أسان تجربة كان لإنقلابي 57 نبو بيت لدنياك دا قوربون كأما بيدلين دنياي انترنت دنياي رسانها دنياي كأو دنياي رسانها وإنترنتا وضعيتك زور تایبەتی وتواوي خلقان بوجود هنا أنا وشيار ترن النسبة برابردو بحقوق خويان حتى حقوق انفرادي آشنا ترن أنا جستجو جرن سؤال جرن منتقدا وسؤال لكن كبوتي جاني أوان دبي بربي لمحروميات بربي للسركوب وبربي دخالة الدولات حتى لزندگي خصوصي أوان فهذا النتيجة حاجة وكاملا تبعية كجنان وزوانان بيش قدمي أو شورش بون وكاملا برحقشة لدنيا أورودا تواوي سؤالات وانتقادات كديكا أوانا بوشياريكي سياسي علمية لسطح اجتماع دا بلوتوا عليه مذهبا وعليهم مذهبون يشك لو خالة مثبتانية كدتواني حتى تجاوزشي هبه لقل توهماتش مذهبي كصالي 51 وجوديها بويا لسر خاڵە مثبتەکانی شۆڕشی ژینا دەکرێت زۆر قسە بکردرێ و جگای خۆشەتی کە ئەوە لە جگای خۆیدا بەررەسی بکردێ نقاتی قووەت نقاتی زەعفی ئەو شۆڕشە بخێتە بکرێتە بەسەر باس و لێکۆڵینەوە بۆ ئەوەی کە ئێمە نقاتی قووەتەکەی ئیدامە بدەین و تێبکۆشین و تەلاش بکەین کە نقاتی زەعفەکەشی بەسەریدا زاڵ بین و ڕەفعی بکەین. قیامی ژینا تقریبا 5 مانگی لێ دەگوزارێ و تەبیعیە کە لە توولی ئەو 5 مانگەدا فەرا ئەو شۆڕشە فرازونشي وبخوي وبين لما نجي أول دوم دا إما شاهدي تظاهرات هاي خياباني لسطح شيء وسيء إشارة كان دب لساد وبيز ما كده دنيشين تاولي دكين سطح تظاهرات كان بأندازة سما شوار مانجلو بين شوار مانجلو بيجنية وأو كم بوتو بلان برسياري أساسي أوي كآية كم بونوي تظاهرات كاني خياباني شورش الجينا بمعنى شكستي بمعنى ويا كجمهورية إسلامية تواني وموفق بأو شورش بشكس بشيء جوابي مو ويا كنخير شورش الجينا بشكس نششتاوا على رغم ويا كم بوتو أو كم بونويش كاملا تبعي أو وقتك إما بتحاول قيام بكين قيام وكو بديدية زندوي اجتماعي وكو ملاياتي وكو همو بديدية زندو سوقتو سازو ميكانيزمي خويه جارك شدت بيدا دكات جارك لشدتي خوي كم دكاتو بويا ناصيني او ميكانيزم زندويه اما بودا جاينه كنخر شورش جينا كما كان زندويه على رغم كمبونوي سطح تظاهرات كان للحاز اماريو لسطح ايران جمهوري اسلامي جوابي هيس خاصتي نداوته تواوي مسائل ومشكلات وبحقوقي وخشونتي كبيشتر هو استاشر كما كان برقراره وعلى رغم هم أوانا أو شورشة دتواني تكتيك بقوله جارك شدة بيدا دكات جارك لشدة خوي كم دكاتو بويا ناصيني أو ميكانيزم زندوية إما بودا جاينة كنخر شورش جينا كما كان زندوية على رغم كم بونوي سطح تظاهرات كان للحاز أماريو لسطح إيران جمهوري إسلامي جوابي هيس خاصة نداوته
تەواوی مەسائل و مشکلات و بێحقوقی و خشونەتێکە پێشتر هەبوو ئێستاش هەرکەماکان بەرقەرارە و عەلا ڕەغمی هەمووی ئەوانە ئەو شۆڕشە دەتوانێت تاکتیک بگۆڕێ و دەتوانێت دەورەیەک بە نیوی دەورەی بەررەسی هەتا بۆ خۆی ئەرزیابێکە وەکو پەدیدەیەکی زیندوی ئیجتماعی و دەوری داهاتوو وەختێکەوە هاتە گۆڕێ زۆر قەویتر وەسیعتر و فراوانتر بێتە گۆڕ. سوال دەکردرێت کە بۆچی ئێمە کۆمەڵانێکی میلیۆنی و دەیان میلیۆنی لە سەرحی ئێراندا نەهاتنە خیابانەکەن. خب ئەو یەکێک لەو چالش و مەسافانەیە کە شۆڕشی ژینا دەبێت بیقۆزێتەوە و لەو رابطەیەدا تێبکۆشێت لە دەوری داهاتوودا لە عەرسەی عەمەلدا چوارچێوەی خۆی توول و عەرزی خۆی زۆر زۆر وەسیعتر بکاتەوە. بۆیە لە بەتنی ئەو شۆڕشەدا ڕۆژ بە ڕۆژ قوڵتر دەبێتەوە، ڕۆژ بە ڕۆژ سوالات مختلف متعدد مەطرح دەبێت کە یەکێک لەو سوالە هەرە مهم و مەرکەزیانە لە رابطە لەگەڵ قودرەتی سیاسی و ئێرانی دوای جمهوری ئیسلامیە. ئێران بەرەو چۆ دەڕوە، وڵاتی ئێران بەرەو چۆ دەڕوە، چنەوە حکوومەتێک چنەوە سیستمێکی سیاسی لە ئێراندا بەوجود دێ، ئەوە خاڵێکی زۆر ئەساسیە کە گەرایشاتی سیاسی، ئەحزابی سیاسی و گروههای مختلفی کۆمەڵایەتی بەر ئەساسی بیر و بۆچوون و منفعەتێک منافعێک کە ئەوان هەیەە و دیفاعی لێ دەکەن تەلاش دەکەن بۆی کە ئالتەرنەتیڤی خۆیان سازکەن و لەو رابطێدا تەئسیرگوزار بن لەسەر ڕەوەند و پرۆسەیەکی ئیجتماعی کە ئێستا هەر ئێستا لە ئارەدە. جا پس در نەتیجە مبارزەی ئەحزابی مختلف میل و گەرایشاتی سیاسی بۆ ئالتەرنەتیڤ سازی کاملەن تەبیعیە و هەر تەبەقەیەک حتا طبقی سرمایه‌دار طبقاتی مختلف تێدە کۆشن کە دەوڵەت و سیستمێک ببینەوە کە منفعەتی ئەوان بپارێزێت. لە منزەری ئازادی های سیاسی و حقوقەوە لەو لە حەزەوە هیچ مشکلێک نیە. جا پس در نەتیجە مادام کە ئەوەیە ئێمەش دەبێت تێبکۆشین کە بۆ ئالتەرنەتیڤی سیاسی خۆمان و ئالتەرنەتیڤی سیاسیەکە بە قازانجی کۆمەڵانی کرێکار و زەحمەتکێشە تێبکۆشین، هێز کۆکەینەوە و متحدینی خۆمان ئێمەش پیداکەین و ئێمەش قەویتر بین کە بتوانین لە پرۆسەی سازکردنی ئێرانێکی دیکە کە ئێرانێکی لانی کەم، ئێرانێکی ئازاد دموکراتیک و ئێرانێکی ئازاد و دموکراتیک بێت کە کۆمەڵانی خەڵک و زەحمەتکێش ژنان و پیاوان لەو ئیمکانە بەرخوردار بن کە ئەوان بتوانن تەسمیم بگرن لەسەر سەرنوشتی خۆیان، بتوانن ئیدارەی ئومور و سەرپەرستی وڵات بە ئەشکالی مختلف بەڕێوە برن. بۆیە ئەوەش کاری بێ، یعنی ئالتەرنەتیڤ سازی ئێمە متحدینی خۆمان لە نێو کۆمەڵانی کرێکار و زەحمەتکێش لە نێو بزوتنەوە پێشڕەوەکاندا، بزوتنەوەی کرێکاری ژنان، دانشجویان، بازنشەستەکان، معلمین و لە نێو خەڵکەکانی دیکە خەڵکی میلەلی مختلف لەوێدا دەبینینەوە. ئەوەی کە ئێمە تاکیدی لەسەر دەکەین دەرابطە لەگەڵ مەسەلەی ئالتەرنەتیڤ سازیدا چەند نوکتەی مختلفێکە ئێمە ئەو ڕۆژ لە ڕسانەکاندا بە تەواوی بە ئاشکرا دەبینین. ئێرانێکی ئازاد و دموکراتیک احتیاجی بەوەیە کە ساحەبی قانونێکی ئازاد و دموکراتیکش بێت. ئێمە وەختێک کە باسی ئازادی دەکەین، ئازادی معنە و مەفهومی تایبەتی خۆی هەیە. ناکردرێ حیزبێک سازمانێک میلێکی سیاسی بەحسی ئازادی بکە، بەڵام حقوقی فەردی ئەفراد و حقوقی ئیجتماعی ملەلی مختلف بە ڕسمیەت نەناسێەوە تەناقوزێک. پس در نتیجه یەکێک لە خصلەتەکانی ئێرانێکی ئازاد و دموکراتیک بە ڕسمیەت ناسین و احترام دانان بە حقوقی دموکراتیکی هەم ئەفراد و هەم ئیجتماع و هەم ملەلە، هەم ڕژیمی شاه و هەم ڕژیمی جمهوری ئیسلامی لە رابطە لەگەڵ بەحسی تەمامیەتی ئەرزیدا هەمیشە ئەوەیان وەکو گۆپاڵێکی سیاسی بۆ سەرکوبی ئەحزابی سیاسی استفادە دەکرد کە هیچ حەقێکیش نەدەن هەم سەرکوبیش کرد. ئێرانێکی ئازاد و دموکراتیک لەسەر لەوحەی مبارزەتی خۆیدا حەقی ملەل لەرتعینی سەرنەوشت، یعنی ئەوەی کە خەڵکان بتوانن خۆیان چارەنووسی خۆیان دیاریکەن، ئەو حەقە وەکو حەقێکی بینەلملەلی بە ڕسمیەت ناسرا و احترامی بۆ دابنێت. و ئەوە حەقی ملەل لەرتعینی سەرنەوشت یا حەقی خەڵکەکان بۆ چارەنووسی خۆیان یەکێک لە ئەوەڵین شەرتەکانە کە دەتوانێت معنای ئازادی معنی کاتەوە
و دەتوانێت ئێمە لەسەر ئەوە تودەیی و ئیجتماعیکەینەوە. لەوە بگرە هەتا وەکوونی بەعزێک لە ئازادیهای سیاسی وکە دەگرێتە سەر ئازادی بەیان، جودایی دین لە دەوڵەت بە معنای حتا لایکی کەلیمە، مەسەب ئەمرێکی خصوصی ئینسانەکان دەتوانن مەزهەبیان هەبێ یا دەتوانن نەیان بێ. بەڵام جامعە ئێستا بەو حەدە لە ئاگاهی گەیشتووە کە هیچ مەزهەبێک نابێت لە نووسینی قدرت لە قانونی ئەساسی و قدرەتی ئیجتماعی نابێ بەرخوردار بێ و ئەمرێکی شخصی تەلەقی بکردرێ و ئێمە ئەو ڕەوەندە تاریخی کە دەیان و سەدان ساڵە ئیدامەی هەبوو ئەوە قەتعکەین لە ئینقلابی و ئینقلابی ژینە یا شۆڕشی ژینە ئەو چاوەڕوانێ مثبەتە بەدەست دەدا کە ئەوڕۆ بەدواوە ئەو کارە بکردرێ. جا بۆیە لەسەر ئالتەرنەتیڤی سیاسی ئێمە پێداگیری ئەرزشها و خواستهایەکی دموکراتیک و ئازادی خوازانە، ئەرزشهایەکی ئازاد و دموکراتیک و ئازادی خوازانە کە بتوانێت تأثیرێکی مثبەتی هەبێ لەسەر ژیانی اقتصادی ئیجتماعی سیاسی کۆمەڵانی کرێکار و زەحمەتکێش و شرایطێک فراهم بکردرێ کە ئەو خەڵکە بۆ خۆیان سەرنوشتی خۆیان تەعیینکەن و دیاری بکەن. ئەوە خەڵکی زۆر مهم. خەڵکی دیکەی کە دەمەوێت لە تقریبا کۆتایی قسەکانمدا باسیکەم باسی کۆمەڵەیە. کۆمەڵە بە عنوانی جریانێکی کۆمۆنیست هەمیشە تێکۆشاوە، بەرنامەی هەیە. بەرنامەی ئێستای ئێمە دەرابتەرگەڵ کە ئێستاش زۆر مەعنا و مەفهومی سیاسی پەیدا دەکات، بەرنامەی کۆمەڵە بۆ حاکمیەتی خەڵک لە کوردستان. مەعنا و کاکلی ئەوەیە کە خەڵکی زەحمەتکێشی کوردستان لە تەریخی جاوە شۆرایە، ئیتحادیەیە، بنکەکانە، هەر مەجمەعێکی کە خۆیان پێکی دێنن ئازاد بن، بتوانن کە قانون بنووسن و ئیدارەی جامعە بەوەدە بگرن. ئەوە کاکلی بەرنامەی کۆمەڵە بۆ حاکمیت لە کوردستان. ئێمە خوازیاری ئەوەین کە و هەمیشە تێکۆشاوین لەو رابطەیەدا. ئێمە لە مقابل لە دنیای پرتەحول و زۆر مخاترە ئامیزی ئێستا لە مقابل چالشها و مسائل و مخاتراتی زۆر جدیش ئێمە قرارمان گرت. هەر بەو دلیلە مبارزاتی ئێمە لازمە منطق ئەوە دەڵێ، مەسالەی جنبش ئەوە دەڵێ کە ئێمە چەند بۆعدی مبارزەکەمان تعریف بکەین و باسی بکەین. بعدێکیانەوەیە کە هەمیشە کتومانە خەڵکینە ئێمە دیفاع دەکەین لە ئازادیهای سیاسی و دموکراتیک کە خۆتان قدرەت بەدەستەوە بگرن. ئەوە بعدێکە لە مەسەلە. هەمزەمان لەگەڵ ئەوە بۆ ئەوەی کە ئەو گەرایشە خەڵکیە زەحمەتکێشە و ئەوە تەقویەت بکردرێ، هەمزەمانی کتومانە خەڵکینە کۆمەڵە تەقویەتکەن و بە هەر شکلێک دەتوانن کۆمەڵە تەقویەتکەن. تەقویەتی کۆمەڵە بە عنوانی یەک جریانی چەپ و کۆمونیست، تەقویەتی ئازادیهای سیاسی و تەواوی حقوقی دموکراتیک و ئەجملە حەقی ملت لە تەعیینی سەرنوشت. ئەوەش ئەوە بعدێکی دیکەی مبارزەیە. ئێمە لە جامعەی کوردستاندا دەگەڵ ئەحزابی سیاسی فعال موازی، حیزبی دموکراتمان هەیە، کۆمەڵی زەحمەتکێشان هەیە، پژاک هەیە، ئەنواعی سازمانهای دیکە هەن و سیاسەتێکی کە منتەبق بێت دەگەڵ منفعت و مەسلحەتی جنبشی کوردستان ئەوەیە کە هەمیشە ڕەوابطێکی دیالۆگ و ڕەوابطێکی دۆستانە بینی ئەحزابی سیاسی وجودی هەبێ. ئەو مناسباتانە مەخسووسەن لە شرایەتی ئێستادا کە خەتەرەکان زیاترن، ئاگاهانە ئەو سیاسەتە ئیتخال لە پێش بگیرێ. ئەو جێگایانەی کە لازمن متحد ظاهر بن، متحد ظاهر بن. ئەو جێگایی کە لازمە هاوکاری بکەن، هاوکاری بکەن. و ئەوە هاوکاریکردن، دیالۆگ، رابطەی دۆستانە بینی ئەحزابی سیاسی فعال لە کوردستان یەکێک لەو زەرورەتانەیە کە قازانجی بزوتنەوە ئەوەمان پێ دەڵێ. جا پس بۆیە ئێمە دەبێت تێبکۆشین کە بە ئەشکالی مختلف جوابدەرەوەی ئەو ڕسالەتە بین کە بزوتنەوە لەسەر شانی ئێمەی دەهادن. بعدێکی دیکەی فعالیت ئەوەیە ئێمە هەم دەگەڵ ئەحزابی سیاسی دادەنیشین و ئەو حەقە مەحفوظە بۆ ئێمە کە بە عنوانی یەک جریانی چەپ و کۆمونیست لە کوردستان تێبکۆشین کە لەو ئەرسێژدا خۆمان کۆکەینەوە و هاوکاران و متحدینی خۆمان پەیداکەین و حتا تاوزگای کە بۆمان ئیمکان پەزیرە بەبێ ئەوەی کە متەوەسل بە ئیرادەگەرایی بین، بەڵام بتوانین کە چەپ لە کوردستانیش تەئسیرگوزار بین بۆ ئەوەی کە لە یەک نزیک بێتەوە و بتوانێت ئێمە لە ئالتەرنەتیڤی سیاسی ئێستادا لە ئۆزای سیاسی ئێمە بەرەیەکمان هەبێ بنێوی بەرەی چەپ.
يعني أو عرسيش بخوي محفوظة وإما لازم كده وزمينيش ده أو عندي كلا توان من ده هي فعاليتي خمامك هم يو فعاليت أنا بوسيلة كده بويك إما ديان صالة أو خلق زحمة كيشة ديان صالة دقل ظلم توسانوي حكومة هاي لإيران ده حاكم بون حكومة مركزي مواجه استاكا وشورشا لجريان دا ودستي بيكردو تيب كوشنكا إيران برو دوايا نقرتوا إيران برو بيش بروا وبرو بيشتوني إيران مترقبوني إيران بالآخر معناي سياسي هي دبي بر أساسي خالقاني يكو دو سي مشخص بكردري برو بيشتوني إيران يعني ويكا خلشي كريكار وزحمة كيج لكردستان ولا باقي كردستان خارجي كردستانيش ژیانێکی ئستانداردێکی ئەوڕۆیان هەبێ لە نظر اقتصادی و لە نظر اجتماعی و لە نظر فەرهەنگیەوە و سازکردنی ئەو ئێرانە ئازاد و دموکراتیکە بەهێزی جەماوەر دەکردرێت بەهێزی خەڵک دەکردرێت خەڵک و ئەحزابی سیاسی کە مەشغەڵەیان مەسالح و منافعی خەڵکی زەحمەت کێش بێ بەراحەتی دەتوانن لەگەڵ یەکتر هاوکاری بکەن متحید بن و هەموو لەسەر خاڵهایەک هەدامەوە بە تەوافۆ بگەن کە بتوانێت ئێرانی داهاتوو ئێرانێکی ئازاد دموکراتیک بێ ئێرانێک بێ دەوێدا چهرەی نەفەقەت ئێران نەفەقەت ژیانی کرێکار و زەحمەت کێش بۆ تەواوی خەڵکەکان بەڵکو چهرەی کولی منتەقەی خاوەرمیانە ئەسن بگۆڕێ بیکاتە ئێرانێکی دیکە من زۆر مطمئنم و زۆر خۆشببینم نەفەقەت بۆ خۆمان بەڵکو تەیفێکی وەسیع وجودی هەیە لە فعالین لە کۆمەڵانی زەحمەتکێش حتا ئەحزابی سیاسی کە دەتوانن دخالەتگەری ئەو ڕەوەندە بن بۆ سازکردنی ئێرانێکی دیکە ئێرانێک کە لەو ئێرانەدا ئیعدام وجودی نەبێ زیندانی سیاسی وجودی نەبێ ئینسانەکان بە ئەمانی خوددا وێڵ نەکردرێن هەمویان لە نظر اقتصادی اجتماعی و تەئمین بن ئەتا ببێ ئێرانێکە ئینسانەکان جدا لە جنسیەت و مەذهب و ئاینیان موردی احترام واقع بن بتوانن تأثیرگوزار بن دخالەتگەر بن لەسەر نەوشتی خۆیاندا و ئەوە بەهێزێکی هەمەگانی دەکردرێت و ئێمە مبارزینی ئەو ڕێگایەین بۆ سازکردنی ئێرانێکی ئازاد دموکراتیک سوسیالیستی کە کۆمەڵانی خەڵکی ژن و پیاو بتوانن لەوێدا بتوانن قدرت بن و بتوانن ئیدارەی ئومور بە دەستەوە ببشن. معمولين من شعار نادم بەڵام قسەکانم بە چەند شعار دەست پێ کۆتایی پێدێنم من سپاسی هەمووتان دەکەم بۆی کە حوسلەتان کرد بۆ جۆدەم بۆ قسە باسانە و بۆ سازکردنی ئەو دنیای کە باسی دەکەین دەبێ بڵین کە بژی ئێرانێکی ئازاد دموکراتیک و سوسیالیستی بژی حەقی ملل لە عینی سەرنەوشت و بژی کۆمەڵە و بژی قیامی یا شۆڕشی ژن ژیان ئازادی هەر بژین و سەرکەوتوو بن و زۆر سپاس بۆ ئێوە. ڕۆژی کۆمەڵە ڕۆژی ئەتوانم بێژم 5 مبارزە و خەباتی ڕەوا و ڕۆژی چەوساوەکانی کوردستان پیرۆزبایی لە هەموو بنەماڵەی سەربەرزی شەیدان پیرۆز بێ لە هەموو ئازادی خوازان زیندانیانی سیاسی و پێشکەش بێ بە ڕۆحی گیانی ڕۆح و ڕەوانی پاکی شەیدان. هیوادارم لەم کاتە حەساسە کە لە شۆڕشی ژینا خەریکی چوارمانە تێبەر بکەین کۆمەڵا و پتەنسیلی تیاوە بتوانێت کە لە بەرەیەکی گەورەی بەرینی کوردستانیە لەگەڵ هەموو هێز و لایەنەکانی کوردی بەڕاستی بتوانێت خەباتێکی بەرەیەکی باش دروست بکەین بە دژی دوودانە چۆن بەژن دوودانە حرەکەتی فاشیزمی یەکێکیان کۆماری ئیسلامیە و ئەوی بریان کە لە دەرەوەی وڵات لەلایەن هەندێک مەرکەزگەرای ئێرانیەوە و ئەم پانئیرانیستەکان و سەڵتان تەڵەبەکان هەست دەکەم جیاوازێکی وایان نیە. هیوادارم بتوانین لە بەرەیەکی کوردستانیە بە دژی ئەم فاشیزانە بەڕاستی بتوانین هەمومان خەبات بکەین. ملودەیەکی تازەم کە ئەتوانین بێژم شەرح حاڵی زۆر لە ئێوەی ئازیز ئەو پێشمەرگانەکە من لە شۆڕشی ژینا شعرەکەی و ملودەکەی خۆم نووسیومە ئەم بڕۆ پێشکەشی ئەوەی ئازیزی بکەم.
از رفیق کریم احمدی دعوت می‌کنیم که یک قطعه شعر را تقدیم کند. بفرمایید. من کۆمەڵەم ئێستاش بە پێوە لە نێو سەنگەردا ڕاوەستاوم. من کۆمەڵەم و ئێستاش نرکەی هەڵمەتم دێ. من کۆمەڵەیەم خەڵکەم ئێستاش قاسپەی چەکم خەو لە چاوی ناحەزانم دەتارێنێ. من کۆمەڵەم و کوردستانم بە چریکەی مزەلیل و لە کورتەکەی کاک فعادی من ڕابووە. من کۆمەڵەم لە دایک بووی ئازاری خاک و ناڵەی هەژار و بەشمەینەتی ئەم کوردستانم. من کۆمەڵەم بە تەنیا لە زستانی ژیندا ڕنۆی بەفرم دڕی. هەر خۆم و خۆم تاریکی چاونەبینی کوردستانم بڕی. من کۆمەڵەم پێناسەم ڕووبارەی خوێنی شەهیدە. من کۆمەڵەم تابی نەقاقام ڕگم لەم خاکەدایە و ئەستێرە سوورەی پێنج پار فوعاد و جعفەر و سدیق و حەمەحسێن و خانە ناسنامەمە. کوردستانم لە دوای سامی وشکبوونی کانیەکەی دارێنە و لە دوای شەهیدکردنی شەقامی ئازادی مەهاباد و لە دوای تەرزەبارانکردنی نێرگزەکانی داوێنی ئالبابا و لە دوای ئەشکەنجەدانی هەموو ڕۆژەی ئاویەر و لە دوای کاڵکردنەوەی عەشقەکەی کرماشان و لە دوای لە تینوان بورانەوەی حەوزە گەورەی بۆکان و لە دوای بە زۆر خەڵاندنی شەقامی شانازی سەقز و لە دوای لە سێدارەدانی بە کۆمەڵی
برنەوەکانی لۆڕستان و لە دوای دەرکێشانی نیرۆکی قاچی مەریوان و لە دوای هەرەشەی زمانبڕین لە کامیاران و لە دوای سەربڕینی دارگوێزەکانی هەورامان لە دوای هەرەشەی سەرتاشین لە هەموو کەژ و کێوەکان لە دوای تفکردنە ناو هەموو کانیاوەکان لە دوای بریندارکردنی هەموو داربەروەکان لە دوای تەقەکردن لە هەموو ڕێگاکان لە دوای بسگڕنینی هەموو دەشت و مێرگەکان لە دوای بە خوێن کەوتنی هەموو مێلاق و شلێرەکان بێجگە لە کورانی خوێندکاری من کێبوو جانتای پڕ لە کتێبی قاچاغ و کەوانی سووری سرودی باسی سەری دەکردەوە بە شاردا. کوردستان ئەی کانگای زایڵەی هەستان و ڕاسانم لە بیتا و ڕۆژەی لە کاتی گرتنی شارەبانی سەقز شەهید بووم دێتەوە بیرت چاک چاک دێتەوە بیرت هەر ئەو ڕۆژەش لەدایک بوومەوە باڵام کردەوە دەستم کردەوە ملی لق و پۆپی داربەڕۆکانت من کۆمەڵام بەیانی بەرقڕووی من ژانی ژنی تاراند من کۆمەڵام همه چاوشینەکەی من ئازاری زیندانی ڕام کرد من کۆمەڵام محەممەد مامڵەکەی من پێخەفی گەرمی لە ڕنووی بەفر چێ کرد من کۆمەڵام فەخرەنەوەڕەی من ئەسپی سووری تاودا من کۆمەڵەم و فیشەکی گرداری من خەوی لە چاوی ئەبلەقی خائین و خۆفرۆش بزر کرد من کۆمەڵام لە پشتێنەی ڕژدی شاغدا من کوردستانم لەسەرشان بوو شەقامی سنە سنجی زانداری منە تەلەغا بازووی بەهێزی منە قوڵقوڵاغ چاوی بزی منە ئاربابا سەنگەری گوڵاڵە سوورەکانی منە شنۆ دەستە خوشی ئازادی منە ئاڵمانە ڕەمزی سەرکەوتنی منە ئای چی ژوانگەی گەشانەوەی خێنی ڕژاوی منە تا قەوسان مێژووی عەشق و قاچی منە ئیران نەوبووچی ئازادی و لڕستانەکەم چەکی دایمە لەسەر پێی شۆڕشە سوورەکەی منە کۆمەهاباد ئەوە کێ بوو بێجگە لە دماڵ موفتیەکەی من سرودی هەستانی بەوتی ئەوە کێ بوو بێجگە لە کورانی پامچاڵی من بە ڕۆژی ڕووناک تراکتی بە خوێندنووسراوی ئازادی لە فەلەکەی دیری هەڵواسی بۆ کانەکەم بووکی شارانم ئەوە کێ بوو بێجگە لە ڕەحیم عەبدینیەکەی من بە ڕۆژی ڕووناک لە بەرچاوی دا قوڵماوی داوەڵەکانی تاران خەشابی کەڵەشینکۆفەکەی لە سینجی خایندا بەتاڵ کرد
سقس ای شاری چخماخی شورشی ژینا ئەوە کێ بوو بێزگە لە یەحیا خاتونیەکەی من بێسڵینەوە لە مەرگ یەکەم فیشەچی بە ڕووی دۆزەخی جەماراندا تەقاند چنە و کام یاران و دیواندەرە ئەوە کێ بوو بێزگە لە شۆکێ و جەلال ڕەزمەندەکەی من بە ڕۆژی ڕووناک لە شەقامی سیروس و دەورمەیان عەمامەی قومیان خستە ناو ئاگر هۆ سنەی سوور بە خوێنی من سوێندە دەدەم بە خوێنی عەبدوڵای هۆشیاریان و ئەیوبی نەبەوی و جەمیلی زەکەریایی ئەوە کێ بوو بێجگە لە جەماڵ چراغ وەیسیەکەی من لە ناو تێلبەند و دڵکوداڵی سەربازانی سێدارەدا پڕ بە گەروی مارشی کرێکارانی سەردا نەریوان ئەی شاری بنەماڵە شەهیدم سوێندت دەدەم بە خوێنی کاک فوئادم ئەوە کێ بوو بێجگە لە حوسێن پیر خزیەکەی من کە لەناو خورجی ئەژدیهای سەرکوت و تاریکیدا وانەی ئازادی و سەربەستی فێری منداڵانی شار و لادێت کرد سەردەشت ئەی شاری چەند جار خنکاوم تۆ خوێنی جەلیل سیسێری و حوسێنی عەلیپورم ئەوە کێ بوو بێجگە لە حوسێن ئەحمەدیان و مام برایمی قۆزڵوێی من کە ئەلفوبێی خۆراگری فێری لاوانت کرد شنۆ بانم نەگەدە ولمێ بیجار بێهگولان جوان ڕۆ ڕەوان سەر خۆی و سەلماس ئەوە کێ بوو بێجگە لە کوڕان و کچانی من هەوری ترس و مۆتەکەی ئەمامەیان لەسەر تاراندن پیران شار بێجگە لە کوڕانی چیانەی من کێ بوو ئەو مەڵبەندەی لە مۆتەکەی خەوی قولس هەستاند کامیاران ئەی شاری هەرگیز نەبەزیوم ئەوە بێجگە لە تۆفیق حەمەلاوەکەی من بێجگە لە لالە حەمەکەی من ئەوە کێ بوو بە بەرنەمێکی ژەنگاوی خەوی لە چاوی ئاغا و زۆردارت تاراند بوو پاوە و هەورامانەکەم بووچی ڕازاوەی کوردستانم بێجگە لە تۆفیق حەمەلاوەکەی من کەس هەبوو خاست پێی چەکەکەی چیا سەرکەشەکانت بلاوێنێتەوە لوڕستان و ئیلام و سەرپێڵ و کرماشانی ئەشقوە بینم ئەی ماڵبەندی چوار وەرزەی ساڵ بریندارم چێ بوو بێجگە لە کوڕان و کچانی من مەرشی ڕابوونەوەتان بەگوێدا بدات کوردستانم ئەی وڵاتی سەراپا زیندان کراوم ئەی وڵاتی سەراپا من ڕێژ کراوم ئەی وڵاتی هەموو ڕۆژ شەهید کراوم لە مێژووی خۆتدا دیتوتە پەتی سێدارەی دوژمنت لە شەرما خۆی بکاتە ملی خۆی و هەر خۆی لەدار بدات کاتێک بینی
خوشکانی ڕۆستەم گورجی و کەعبی و براکانی مستەفا سوڵتانی بە ریزی ڕەشبەڵەک بەرەو پیری چوون. کوردستانم لەبیرتە لە دوای ئەوەی ئەمامەی ڕەشیان کردە سەر بورجی ئازادی تاران، تاریکی و ترس، خۆف و دڵەراوچێ بوون بە نەورۆزانەت. ئەوە دەستە دەستە کوڕان و کچانی من بوون، دەمە و ئێواران خۆیان دەکردەوە بە شاردا و جەرگی تاریکیان دەدڕی و فیشەکیان بە دڵی ترسەوە دەنا. کوردستان من بووم هەر خۆم خەمی کرێکارتم نووسیەوە، بە سووتووی جەستەی پێشمەرگەکانی من برینی دەستی جوتیارتم گیرساندەوە. جەمعیەتی معەللیمانی من بوو تەختەڕەشی مەدرسەیان بە ئەلفوبێی ئازادی ڕازاندەوە. ڕێکخراوی ژنانی من بوو ئاگری جەستەی ژنانتی کوژاندەوە و دەردی ژنبوونی کردە کلاشینکۆف و کردیە شانیان. کوردستانم ئەی کامگای ڕابوون و بەرخۆدانم، لەگەڵ زەردەی بەیانی کوڕان و کچانم خۆ دەکەنەوە بە شاراندا و مام دەگرن لەگەڵ مانگرتوانت، ئێوارەش لەگەڵ زەردەپەر تفەنگ دەکەنەوە شان و خۆ دەکەنەوە بە شەقامی شارانتدا. سپاس بۆ گوێگرتنتان. پەخشانەکە زۆر تۆزێک دوور و درێژ بوو، بەڵام هەڵگری ئەو بۆنەیە بوو. سپاس کە بە تەحملەوە گوێتان لێگرت. یەکێتی نیشتمانی کوردستان بە چەپکەرگوڵێک و پەیامێک پیرۆزبایی خۆیان ئاراستەی مەراسمەکە کردووە. وەرای سپاس و خۆشحاڵی لەو ڕێوەڕەسمەدا. ئێستاش داوا دەکەین لە نوێنەرانی حزبی دموکراتی کوردستانی ئێران بفەرمون بۆ پێشکەشکردنی پەیامەکەیان. تکایە فەرموون. زۆر کاتتان ناگرم هاوڕێیان، هەروەک عەرزم کردن پیرۆزبایی خۆمان بە ئێوە هاوڕێیان ئەندامان و لایەنگرانی کۆمەڵە بە بۆنەی 44 ساڵەی ئاشکرابوونی خەباتی کۆمەڵە پیرۆزبایی دەڵێن. هیوادارین کە جێژن و بەردامەکانیدا ئەتومان لە ئێرانێکی ئازاد و دموکرات و کوردستاندا بەڕێوەچێت. هەروەک ئاگادارن ماوەی 5 مانگێک دەبێت جرقەیەک لە کوردستان ڕاسەری هەڵدا بە نێوی شۆڕشی ژینە کە لێرەدا لەو سەر هەڵدانەدا ڕۆڵ و نەقشی کوردستان و بەتایبەتی هێزەکانی کوردستانی، کۆمیتەی ناوەندی هاوکاری، هەروە ئەحزاب و سازمانەکانی دیکەی کوردستانی ئێران کە پێکەوە هاوکار و پشتیوانی یەکتر بوون بۆ ڕاگەیاندن یا ئەرکدارکردنی خەڵکەمان بۆ پشتیوانی لەو شۆڕشەی کە لە کوردستان ڕوویدا. بە هەر حاڵ بە شێوەیەشی یەکگرتوانە ئەو هاوکاری درێژەی هەبوو هەتاوای لێ هات کە سەرتاسەری کوردستان و لەوێشدا ئێرانیشی هەموو گرتەوە، کە ئەوە جێگای دڵخۆشی بوو. لێرەدا سەنگ و جێگە و پێگەی کوردستان و هێزەکانی کوردستانی بۆ هەموو دنیاوە بەتایبەتی بۆ ئێران بەرچاو خست، کە لێرەدا ئەوە جێگای شانازێ بۆ گەلەکەمان، بۆ میلەتەکەمان و هەروە بۆ حیزبەکانیشمان. شتێکی گرنگ کە لێرەدا دەبێت ئیشارە لێ بکەم هاوکاری و یەکگرتووی و تەبایی و ڕەبایی هێزەکانمانە، کوردەکان، حیزبەکانمانە. هەروەک دەبینن ماوەی ئەو 5 مانگە ئەو خەباتە کە بەردەوام بوو بەخۆشیەوە ئەگەر ناکۆچێک هەبوو بێ ئیختلافی نەزەرێک لە بینی هێزەکانی کوردستانیدا هەبوو بەخۆشیەوە بەرەو کۆتایی بەرەو کەمبوونەوە چوو، ئەگە بڵێن کۆتاییش ناکە بەڵام کەمبوونەوە چوو بەرەو پێشتر دەچێت. هیوا دەخوازین کە ئەو یەکگرتوویە ئەو تەبایی و ڕەبایە زیاتر بێ و زیاتر بێ هەتا ئەوەی کە بتوانین
هەموو هێزەکان لە دەوری ئێتلافێک هاوپەیمانێک یا هەر شتێکی نێوی دنێمبەرەیەک خۆی ببینێتەوە کە بەخۆشیەوە ئێمە لە وڵاتی نۆڕۆژ بە شاهیدی ئێوە هەمووتان کە دەبین لە ماوەی 4-5 مانگەیدا شان بە شانی یەک هەموو هێزە کوردەکان لە هەموو سالاچەکاندا پێکەوە بەشدار بوون و برایانە یا بڵێن هاوکارانە لەگەڵ یەک لەگەڵ هەموو شتەکان بووین و پێکەوە هاوکار و بەردەوام بووین هیوادارین ئەوە هەر درێژەی هەبێت. شتێکی دیکەی کە پێم خۆشە لێرەدا وەک باسی بکەم ئەوەیە کە ئێمە ئێستا کە جێگە و پێگە یا سەنگ و قورسایی هێزەکانی کوردی لە نێو خۆی ئێراندا ئەوە بە تایبەتی لە نێو ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە دەرکەوتووە پێویستە کە هێزە کوردەکانیش ئەو سەنگ و قورسایی پارێزن و بە شەفافیەتەوە و هەروەها بەڕوونی داواکار و خوازیەکانی کورد و مافەکانی گەلی کوردمان بە ئاشکرا و بەڕەوانی باس بکەن و لەگەڵ نەتەوە یا لەگەڵ ئۆپۆزیسیۆنی سەراسەری ئێمە بەرباس کە ئەوەم پێم وابێ کەمترین چاوەڕوانێکە کە ئێمە یا گەلی خۆمان لە کوردستان چاوەڕوانی ئەوەیە کە ئێمە زۆر بەڕاشکاوان و بە شەفافە ئێستا ویست و داخوازەکانی خۆمان کە دابینکردنی مافەکانانە لە چوارچێوەی ئێرانێکی دموکرات و ئازاددا بێنینە بەرباس. هیوادارم کە ئەو یەکگرتوویە بەرەو پێشتر بچێەوە بتوانین هەروە ئۆپۆزیسیۆنی ئێرانیش ئەو پرش و بڵاوی کە پێیدا هەوە وردە وردە ئەوانیش یەک بگرنەوە لە بەرەیەک یا لە جەبهەیەک شتێکدا یەکتر بینەوە بۆ بەرەو هاوکاری زیاتر بۆ نەمان و ڕوخانی کۆباری ئیسلامی ئێران. لێرەدا زۆرتان سەر نایشێنم پێویستە جارێکی کە سپاس و پیرۆزبایی خۆم بە ئێوە هاوڕێیان بڵەمەوە ئاواتەخوازم کە لە بەو زوانە بەرحاڵ ئاواتێنی بەو زوانە لە ئێرانێکی ئازاد دموکرات و کوردستانێکی ئازادماندا جێژنە مەراسمی یەکتر بگرین مەراسمەکانی یەکتر بە یەکەوە بگرین و بگەینەوە نێو باوەشی گەلەکەمان. زۆر سپاستان دەکەم سەرمێشاندن پیرۆزبایی کۆمیتەی حیزبی دموکراتی کوردستانی ئێرانتان جارێکی دیکە پێدەڵەمەوە کاتێکی خۆشتان بەدەخوازم. زۆر سپاس و دەستخۆشیان لێ دەکەین. ئێستش داوا دەکەین لە نوێنەری پارتی ژیانی ئازادی هژار بفەرمون بۆ خوێندنەوەی پەیامەکەیان. بەڕێزان ئەندامان و لایەنگرانی کۆمەڵا بە بۆنەی 26 ڕێبەندان ساڕۆژی دامەزراندنی کۆمەڵا پیرۆزبایی خۆمان لە هەموو ئەندامان و لایەنگرانی کۆمەڵە دەکەین و مێژوو خەباتی شۆڕژگێڕی پارتەکەتان بەرز دەنرخێنین. بێگومان مێژووی پڕ لە هەوراز و نشی و خەبات و تێکۆشانی گەلەکەمان لێواولێ و لە قارەمانێتی و فداکاری و لە هەمان کاتدا بەرخۆدان و خۆراگریە. نمونەی هەری بەرچاو لە شۆڕشی ژن ژیان ئازادی لە ڕۆژهەڵاتی کوردستان خرایە بەرچاو کە گەلی کورد هەر کات ئامادەی شۆڕش و بەرخۆدانە لە ناخیدا هاوکات دەهاوێنێتەوە. ماراتۆنی خەبات و تێکۆشان بۆ گەیشتن بە ئازادی و دموکراسی بە پێشەنگایەتی ژنان و گەنجان لە دوای شەهادەتی ژینە پێی نایە قۆناغێکی نۆ. ئەو فیداکاری و بەدیلێک کە گەلەکەمان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە پێناو گەیشتن بە ئازادی و ئاشتی و سەقامگیری لە خۆی نیشاندا ئەرکێکی قورس و گرانی خستە سەرشانی هەموو تاکێکی کورد بەتایبەت ئۆپۆزیسیۆن و ئەحزابی کوردی. هەر بۆیەش لەم کاتە هەستیارە و مێژوێدا پێکێنانی پلاتفۆرمێک دیتنەوەی خاڵی هاوبەش لە نێوان ئەحزاب بۆ بەدیهێنانی ئاوات و خەونی گەلەکەمان بە مەبەستی گەیشتن بە ئازادی کردە ئەمرێکی حیاتی. لەم چوارچێوەیەدا ئێمە وەکو پارتی ژیانی ئازادی کوردستان هەستمان بۆ بەرپرسیارەتیە مێژوویە کردو و بە هەموو هێزی خۆمان ئامادەی فداکاری و پێکێنانی ئەو پلاتفۆرمە دەکەین و هەر ئەرکێک بکەوێتە سەرشانمان بە هەموو توانامانەوە بۆ سەرخستنی خواست و ئاواتی گەلەکەمان تێدەکۆشین. لە کۆتاییدا جارێکی دیکە 26 ڕێبەندان لە ئەندامان و لایەنگرانی کۆمەڵە پیرۆز دەکەین و هیوادارین لە داهاتوویەکی نزیک لە ڕۆژهەڵاتی کوردستان بە سەربەستی و ئازادی ئەم ڕۆژە بەرز ڕابگرین و پیرۆزی بکەین. لەگەڵ ڕێز و سڵاوی شۆڕژگێڕی پارتی ژیانی ئازادی کوردستان پەژەک. ئێستاش هاوڕانی ئانتیتیرانی تێن و پەیامەکەیان پێشکەش دەکەن. تکایە فەرموون. سڵاو و ڕێز هاوڕێیانی عەزیز، هیوادارم کە هەمووتان باش و سڵامات بن. سەرەتا لەسەر ناوی کۆلێکتیڤی ئینتەرناسیۆنالی ژستەمکاری لە ئۆسلۆ پیرۆزبایی ئاشکرابوونی
ساڵیادی ئاشکرابوونی خەبات و تێکۆشانی کۆمەڵا ڕاستەی هەموو ئەندامان و هاوڕێیانی کۆمەڵە دەکەین و هەروەها هاوخەمی خۆمان دەردەبڕین بە نسبەت ئەو کارەساتەی کە لە باکووری کوردستان و ڕۆژاوی کوردستان قەوما و سەرخۆشی خۆمان ئاراستەی زیان ئەو کەسانێک کە بوون بە قوربانی ئەو کارەساتە و هەروەها هیوای چاکبوونەوە خوازیین بۆ وانەی کە زیانیان دەکەوت. دیارە ئێمە ئێستا لە قۆناغێکی یەکجار هەستیاری مێژوویدا ژیان دەکەین، قۆناغێک کە لەوە ئەچێت کە ڕووداوە مێژوویەکان دووبارە خۆیان بەرهەم بێنەوە، دووبارە ببنەوە. لە قۆناغێکی هەستیاری وەهایە کە ئێمە بە قەرزوەرگرتن لە ئێنزۆ تراڤێرسۆ بیرمەندی ئیتالیایی ئەتوانین بە قۆناغی پۆست فاشیزم پێناسەی بکەین کە دیسانەوە فاشیزم خۆی لە بەرگێکی نوێیە دیزاین دەکاتەوە و دێتە ناو گۆڕەپانی سیاسیەوە. قۆناغێکە ئێستا لە ئێرانە بەڕێوەیە ئەو قۆناغەیەکە فاشیزم لە بەرگێکی نوێیە خۆی دیزاین کردوێتەوە و دێتەکایەوە. جێگۆڕکەیەک ئەکرێت لە نێوان فاشیزمێک کە خۆی لە قاڵبی شۆڤینیزمی ئێرانی و هەروەها ئیسلامی شیعیا خۆی پوختە کردووە و ئێستاکە ئەچێتە قۆناغێکی دیکەوە و بە ڕەنگ و ڕوخسارێکی دیکە بە گەڕانەوە بۆ ئەو شتێکە خۆیان ناوی دەنێن، گەڕانەوە بۆ هەیبەت و شکۆی شارستانیەتی کۆنی خۆیان بە چەشتێکی دیکە فاشیزم بەرهەم دێنەوە. لە ڕاستیە ئەگەر بم هەوێ وتەکانم کورت بکەمەوە، ئێمە لەم قۆناغەیە ڕوبەڕووی یەکدانە ڕاستین، ڕاستیە کە کۆمەڵێک هێز کە خۆیان پۆشتە کردووە بە گوتارێکی فاشیستی ناوەندگەرا لە بەرەیەکدا جێگەیان گرتووە کە ئێمە ناوی دەنێین بەرەی دژە خەڵک و هەروەها زەرورەتێک لێرەیە هاتەتە گۆڕێ بۆ ئەوەی کە بەرەیەک دروست بێت کە ناوی بنین بەرەی خەڵک. بەرەی خەڵک ئەتوانێت هەموو ئەو هێزە چەپ و پێشکەوت و خوازانەی کۆمەڵگا بێ و هەروەها هەموو ئەو هێزانەی کە خوازیاری یاخود ئەو هێزانەی کە لە چوارچێوەی بزوتنەوەی ڕزگاری خوازینەتەوە بندەستەکانی ناوخۆیێرانە خۆیانیان بەڕێخستە کردووە جێگە بگرێت. بۆیە پەیامی ئێمە لە ڕۆژێکی وەهایە لە ساڵیادی کۆمەڵایە بۆ هاوڕێیانی کۆمەڵە ئەوەیە کە کۆمەڵە وەک هێزێکی کۆن خۆشناو و هەروەها خاوەن پێگەی کۆمەڵایەتی لە کۆمەلگای کوردستان و هەروەها لە گشتی ئێرانە ئەتوانێت ئەم ئەرکە مێژوویە، ئەم فەزیلەتە مێژوویە بگرێتە دەست و پێشەنگایەتی دروستکردنی ئەم بەرەیە بکە. دیارە لە قسەی هاوڕێیانی کۆمەڵا بەتایبەت نوێنەری کۆمیتەی ناوەندیە ئەم شتە باس کرا کە ئێمە پەیوەندیەکی دۆستانەمان هەیە لەگەڵ ئەحزابی سیاسیە و هەروەها کارمان هەیە و پەیوەندیمان هەیە، بەڵام ئێمە پێمان وایە کە لەم قۆناغەیە زیاتر لەوەی کە گفتوگۆی دۆستانە و پەیوەندیەکی ئاسایی زەرورەت بێ، دروستکردنی بەرەیەک لە چوارچێوەی هاوڕێیەتیەکی یاخود هاوپەیمانێتیەکی استراتژیکە پێویستە. هیوادارین کە ئەم وتەیە ئێمە ئەم پڵتۆکەی ئێمە لە ڕاستیە بگاتە شوێنی خۆی بە هەندوەر بگیرێت و هەنگاوی کردداری بۆ ئەم پرسە هەڵبگیرێت. زۆر زۆر سپاس بۆیەوە کە کاتتان پێبەخشیت. زۆر سپاسی هاوڕێ پشتبانەکەین لە ئانتیتیرانی بۆ پێشکەشکردنی پەیامەکەی. ئێستاش داوا لە هاوڕێ کاوێ فەتحی دەکەین کە بێت بۆ پێشکەشکردنی سرود. نقشه کشتنی
وشك بيجا بوتن بيجا لهار شرك هاي بازادي جيان دكي كبول ماني ظلم و ستم هرچی کتفه بکره ایکی بيجا لهار شرك هاي بازادي جيان دكي كبول ماني چشنی ستم هرچی کتفه ششی ڕێبەندان ڕۆژی ڕێزگرتن لە خەبات و تێکۆشانی هێزێکە کە ئاسۆی ستراتیژی سوسیالیستی لە بردنەوەی کوردستان ڕووناک و گەشت ڕاگرتووە. ڕۆژی ڕێزگرتنە لە تێکۆشانی هێڵچانی کۆمەڵا لە پێناو پاراستنی بەرژەوەندی کرێکاران و زەحمەتکێشان، لە پێناو دابینکردنی مافی دیاریکردنی چارەنووس و نەهێشتنی هەر چەشنە هەڵاوەرتنێکی نەتەوایەتی، جنسیەتی و چینایەتی. ڕۆژی کۆمەڵا لە هەمان کاتدا ڕۆژی ڕێزگرتنە لە یادی ئازیزان هەزاران تێکۆشەری کۆمونیست و شۆڕژگێر کە لە سەنگەرکانی خەباتی شۆڕژگێرانە و لە ڕیزەکانی کۆمەڵا بۆ ئامانجی بەرزی سوسیالیزم سەربەرزانە گیانیان بەخت کرد. سرودی هاواری ژێردەستان لە هۆنراوەی کاک ناسری حسامی تەنزیمی کاک حەمیدی خۆشەویستەکە لێرەیە و ئاوازی منە هیوادارم بەدڵتان بێت. ئەم سرودە بۆ شۆڕشی ژینا وتراوە بۆ تەواوی ئەو ئینسانە ئازادی خوازانەی کە گیانیان بەخت کرد لە ڕێگای شۆڕشی ژینا و ئازادی مرۆڤایەتی.
پەیامی چگوارە لە ناوخۆی وڵات بۆ مەراسمی ڕۆژی کۆمەڵە لە وڵاتی نوربش. بە بۆنەی ساڵڕۆژی کۆمەڵە پیرۆزبایی خۆم ئاراستەی هەموو تێکۆشەران و هەموو ئەندامان و بنەماڵەی گیانبەختکردوانی ریزەکانی کۆمەڵە دەکەم. گیواکۆ برای دوو گیانبەختکردووی کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێرە. دووبارە شێعرێک لە شێعرەکانی کاک ئەحمەدی بازگەر مێلۆدی و ئاوازی خۆم بۆ شۆڕشی ژینە پێشکەشتان دەکەم.
بهمن روز کمله. 26 بهمن روز گرامی داشته تلاش سازمانی است که افق سوسیالیسم را در جنبش انقلابی کردستان به روی توده‌های مفهوم برافراشته نگه داشته است. روز ارج نهادن به تلاش جریانی است که در دفاع از حقوق و مبارزات کارگران و زحمتکشان برای سازماندهی و هدایت مبارزه حق طلبانه مردم ستمدیده کردستان در راه رفع ستم ملی و کسب حق تعیین سرنوشت برای تأمین آزادی‌های سیاسی و حقوق اولیه مردم زحمتکش، در دفاع از حقوق و آزادی زنان و علیه ارتجاع سلطنتی و دیکتاتوری جمهوری اسلامی بیش از 3 دهه سرسختانه مبارزه کرده است. گرامی باد 26 بهمن روز کمله. Düşmündür kellene uşağı
گۆرانی یان سرودی دایە بە زمانی دۆڕی گوتراوە و زۆر بەمان گوێمان لێ بووە و خاترەمان لێ هەیە و پێشکەشتان یەکەن هیوادارم مەدڵتان بێت. دایە
دیارێکی سپاس بێت. من گەڕکانم ڕقی تۆڵم هەڵدەڕێژم دڵی ڕەفوو بێبەزەی لە بێدەنگی تۆ دەنێژم من شەپۆلی دەریای ڕقم کێ خۆی دەگرێ بێتە پێشم ڕەحمی خۆمم خەکاندووە بۆ تۆڵە دێم جام دەکێشم من ڕووبارم ئەو ڕووبارەی کە ناسارە و دەهاژێنێ مێشکی ڕزیوی گەندەڵە بەگابەردان دەپڕژێنێ من گەڕکانم گردە هاوێن بۆ شەوگاری شەوپەرستان ئەوەی خەوی لێکەوتووە ڕای دەژێنم تەک و هەستان دێم و بەگشت تۆدا دەچم ئەی دەمامک لە خۆ پێچاو کە پێشەنگی خیانەتی و برای خۆشت دەخێتەدا ئەی ئەوانەی خۆ کەس دەکەن سەرتان فێرە بۆ سەرشۆڕی خوێنی برای ئێوەس دەڕژێ کوێمەگرن بۆ چۆرەچۆری ئەی کێنەی بەڵقی سەر ئاو بێن نرخی تو سوپ و ترۆ شەقی شەپۆل بەڕێوەیە هەستە هەڵێ لێرە بڕۆ پێشی خۆرتان پێناگیرێ سەر هەڵدێنێ ڕۆژی ڕووناک هیچکی هەتاو باش دەزانێ چێ خاوێنە و چێتان ناپاک هەزار هێندە خۆ هەشاردن دەوروبەرتان کەن بە حەسار هەر دێمەوە و دێمە سەرتان دەربەدەرتان دەکەم لە شار Thank you.
سوراغي جاوكر قرت وشني هنقاكر برسي سوراغي جاوكر
قد رقا زۆر سپاس هیوادارم کاتوساتێکی خۆشتان بەسەر بردوێ بە هیوای ئازادی یەکجاری بۆ هەموو گەلانی ئێران و هەروەها بە زووترین کات بتوانین لە کوردستانە جەژنی سەرکەوتن بگرین هەر بژین و سەربەر